دێن پشکە خێریەکان بەرز دەکەنەوە ئیشاءالله دەیبینین ئەو خەستەخانە کامل ببیتە پشتی خێری. ئەمە دڵخۆشین کەوە هەموو ئەو خێرخوازانەی دەرەوەی کوردستان و ناوەوەی کوردستان پشتگیری خەستەخانەی میهرەبانی دەکەن، دێن پشکە خێریەکان بەرز دەکەنەوە ئیشاءالله دەیبینین ئەو خەستەخانە کامل ببیتە پشتی خێری. تەمەنا دەکەین ئیشاءالله 10 ساڵیت کە بتوانین ئەو خەستەخانەیە ببیتە خەستەخانەی خێرخوازی، ئەو کاتێ سعری نەشتەرگەریەکان دەرماخانە بەتەواوی و دەبیتە داهاتێک لە بۆ یەتیمەکان، یعنی ئەمە لە بۆ یەتیمەکان ئیشێ دەکەین. یەتیمەکان کە نەخۆشکەتن و سنەتی حیات هەر نەخۆش دەکەون، ڕۆژانە 10 کەس 15 کەس 20 کەس لەو 2802 یەتیمەی دێ سەردانی ئێرە دەکاتن. یعنی سنەتی حیات ئەو هاالەیە نەخۆشبوون هەر هەیە لێکە شوێنەکە بیتن کە پارەی تێدا نەچیتن و یارمەتی دەربیتن، ئاسانکاری و دڵخۆشکردن و خێرێکی نەبراوەیە. مهمە ئینسان هەوڵ بدا لە خێری نەبراوە بەشداری هەبیتن. عەقڵەوەی خێرێ دەکا، بەڵام ژیرە ئەوەی خێری نەبراوە دەکا. یعنی زیرەکە ئەوەی خێرێ دەکا، بەڵام ذەکیە ئەوەی کە خێری نەبراوە دەکات، چونکە تەمەنمان کورتە بەڵام بە خێری نەبراوە. إذا مات ابن آدم انقطع عمله إلا من 3 يكمنا صدقة جارية. لويكا مهربانيك كلوانيك صدقة جارية ذكرتن أم نكو دكتور ديلر دم محامي باري خير خوازان ضلنيا بن أمتام لباري كزنيا بلكو بيان دكما صدقة جارية وخواي قول لهم قبول بكات. میهرەبانی دڵسۆزی و لێزانی